سڵاو بینەرانی خۆشەویست، ئەم کاتە و هەم کاتێکتان باش. من محەممەد جەلیلە، بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم. لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باس لە برادەر دەکەین، با بزانین هەڵبژاردننی برادەرەکان لە لای هاوڵاتیاندا چۆنە، با بزانین چۆن کەسەکان برادەری باش بۆ خۆیان هەڵدەبژێرن و لەسەر چ تایبەتمەندیەک هەڵی دەبژێرین. لەگەڵ گەنجانی نەحەیە قەزرۆک گفتوگۆی ئەم تەوەرە دەکەین، با بزانین گەنجان چیمان پێ دەڵێن لەسەر برادەر. فەرموو بینەریان بەرنامەیە بن. ساغبی سەرچاو هەر ساغبی. تۆ چۆنی؟ مەمنون سپاس. باس لە هەڤاڵ دەکەین، برادەر دەکەین، چۆن برادەری خۆت هەڵدەبژێری؟ هەڤاڵێ مرۆڤی ئەگەریە بۆجی چ شکلە وەسفۆی نوێتاکردن، یعنی بۆ نمونە من ئەوە هەڤاڵێکای چ شکلە وەسفۆی نوێتاکردن. هەڤاڵێ من یە قەدیمای ناشتازە و بچیک بند گەلێک و ینی عمرێمە 10-12 ساڵم گەلێک ئەینۆکە هەڤاڵێ منە چ وەسف بۆ نوێتاکردن. بەس هەندێک هەڤاڵ هەیەژی دۆی من ینی مرۆڤی نەوێت بێتە دەف مرۆڤی هەڤاڵێ مەسڵحەیە هەڤاڵێ گێر چنوێتم. باشە، هەڤاڵ هەڵبژاردننی هەڤاڵ لەسەر بنیاتی مەسلحەتە بەرژەوەندیە یاخود لەسەر ئەو کاتی کە پێویست بۆ هاوکاری بوو؟ هەڤاڵ بەریێرە ژیانە مەسەلەن داین هەڤاڵێک سەدفە بۆ مرۆڤی چێ بوو مرۆڤ باەرناگەت کو هەڤاڵە مرۆڤە مرۆڤ هەزر کات برۆی مرۆڤە شخینە مرۆڤە بێجە هەڤاڵ نەبەریێرە ئەس بێژم سەدفەیە. باشە، زۆر زیاد دەڵێ ئەوەندەی کە لەگەڵ برادەرەکانی خۆمانین، هەڤاڵەکانی خۆمانی لەگە برایەکانمان، یعنی کو بێژم یعنی ئەوەندەی کە زۆر لێ نزیکین، یعنی ئەوەندە زۆر لەگەڵ یەکتری دەردەکەون، ئەوەندەی لەگەڵ یەکتر دادەنشین لەگەڵ برایەکانی خۆمانێ، ئەمە من لەگە کەساکان ڕاستە. ینی نوکە من ئەس خۆ هەندێک لە برێت خۆنیم هەندستێک لە هەڤاڵەت خۆمەیەک شۆ ناوە ینی 24 سەد ئەس گەلنامە شەف ڕۆژ ئەزا پێک بینە. باشە، ئێستا برادەری بەرژەوەندی مەسلحەت هەیە؟ من گەلە زۆرەنجە هەتا تو بێژیت هەین. باشە، ئەتو زۆر جا دەڵێ برادەری مەسلحەت و ئەو شتانەما. باشە، تۆ ئەو برادەرە کە زیاتر لە 10 ساڵە ناسیوە هیچ جار تاقیت کردوتەوە کە پێویستت بە هاوکاریکی ئەوە هاوکاری تۆی کردووە؟ گەلێک یۆدە تاقیکردن و هەر جۆرە کە ئەس محتاجی بووم یان ئەو محتاجیم وە 100% قەتاندن، یعنی چ جۆرە ئەس نەزڤڕاندیمە من ئەو نەزڤڕاندیە دۆی من ئەزۆیت گەلێک دابین و خلاص. چەند گرنگە هەموو برادەرەکان بۆ شێوازە بن، یعنی لەگەڵ یەکتر ڕازگۆ بن. گەلێکۆ گرنگە چینکی دۆی مە مرۆڤ شەرم کات خۆ محتاجی برۆی خۆ بکات مرۆڤێ خۆ نیاسە خۆ مرۆڤ هەڤاڵێ خۆ نزیکتری هەر کەسێکیت بینیت بەس هەڤاڵێ بۆش نەیە خراپ، هەڤاڵێ نەیە مەسڵحەتە، هەڤاڵێ وەفۆیە. زۆر زیاد دەبینین کە کەسێکە کێشەیەکی هەبێ دڵی لە شتێکی گران بێت دێتە لای برادەرەکەی خۆی باسی بۆ دەکە ئەمڕۆکە وام بۆ سەرهات وام لێ هات ناکرێت ئەو برادەرەکەش برسی لای کەسانی دیکە باسی نە هەمی ئۆخفتن نێت گوتنێ نەبوو دەف هەمی کەسە چینکە هەڤاڵایی ئۆخفنۆ مرۆڤی ناگریتن نە مرۆڤیت گریت نە هەڤاڵی مرۆڤیت گریتن نە ماڵی مرۆڤیت گریتن نە ژیانە مرۆڤیت گریت یعنی بۆی چ تشت خەمینە نە هەڤاڵ بۆی یعنی نە سەریاتێک نە ماڵی هەڤاڵی نە ڕەحا هەڤاڵ یعنی چ تشت گرنگ نینە هەڤاڵی وەسا یعنی مرۆڤ تێکەلێ ناکات باشترە. هەڤاڵی کاتی هەیە هەڤاڵی دایمیشێ ئەکید هەڤاڵی کۆتیای مەسەلەن گەلە جاهەی هەڤاڵێ من ئەڤڕ نەلماڵە مەسەلەن سەفەرێکە تازیە نەخۆشیێک مشکیلەکەی نەلوێرە تەنی هەڤاڵێکی کۆتیا سلام عەلەیکوم دەف مرۆڤی نیشتە خوارێ و دێ پێش مرۆڤی ڕۆ چیت دێ بەحسی مرۆڤی کرد یعنی گفت کە دەف مرۆڤی دێ خۆی نەدەر مرۆڤێکی باش دەریەکی جان نیشە مرۆڤی دەد بەس دەما چیت حساب کە شەیتانەکە داوێتە مرۆڤی دێ بەحسی مرۆڤی کرد. باشە تۆ بە چی دەڵێ لەسەر برادەرێکەوە باسی دەکە کە زۆر باسی وەسفی تو کرد زیاتر لە 10 ساڵە برادەری یەکترین و هاوکاری یەکتری دەکەین تۆش بە هەمان شێوە وای بوو خۆدێت چ بوو نایە تا گوتن هەم ئەوی وا گوتی و
یا مجی هر واسه چه بونو تا گوتن واسه اولی نی نه اولی باش نه مصلحه چی باشە چەند گرنگە بۆ شێوازە هەمووی برادەرەکان هەواڵەکان لەگەڵ یەکتر بن یعنی بەبێ بەشەوەندی مەسلحەت تۆ دوکانێکت هەیە دوکانی جلوبەرگت هەیە ئەمن بەس تەنها برادەراتی تۆ دەکەم بۆ ئەوەی کە تۆزە جلێکە یان نرخەکە بۆ مەرزام بکەیت یان بنکەیتێ یان بۆ ئۆتۆمبیڵە پارە یان بۆ شێوازە او تشتی های اولی واسه های مصلحت خود هیتا گلتا بو تشتا که واسه یعنی بس هنده هول جی های نبو مصلحته بو حتی هولی باش بۆ خۆت کەسەکانت هەڵبژاردووە چەندت هەیە بله يعني من ايك شوي هاي او هافولاكي كافن لكنه كي بحثي كري شو واصفوي نينا بوي باشە زوری برادەر یان یەک برادەری بۆ وەفا تامە باشتر برادێکی زۆرت هەبێ یان کەسێکی یەک برادرت هەبی بە وەفا خود من ايكي هاي بوافو بيتي دي بوافو موافو نابو بوم ناخامة چونكي من ايكي هاي بوم باسا باشە چەند گرنگە ڕازگۆیی لە نێو برادەرەکان بمینێت هەبێ خود تشتاقي جوانا هكار بمينيت هاوله دست بيكي بمينيت حتى دمويكي هر وكي دست بيكا تاناسي بس هكاني ووه آتا گورين فايدة ناكت پشتینگینه پشیمانی باشە کە دەبینین کە خۆتان لە مەکتەبەوە یەکتریتان ناسی بەشەشی زۆری کەسانی دیکەشتان ناسیوە بەس بەڵام برادەرایەتیەکەی خۆتان بەردەوام نەبووە یعنی لەسەر ئەساسی ئەوەی کە لەگەڵ یەکتری بە وەفابوونە لەگەڵ یەکتری ڕازگۆ بوون بله ئەم دەست پێگێ تۆسۆبینی حتەن و گەژام تۆسۆنیا هەمی هاوڵ ناون مثلا من وقع هاوڵە بتنێ گرتیمانە ئەێت گەلە مثلا مرۆڤ دەبێتن گەلە هاوڵی دیمنێتن هەمی نەمەسلحچین ئەو ژیت باشن بەس تاڕۆدەکی هەندێکتان خراپ هەندێکتان باشن بەس مرۆڤ نەچێت گەل هەمی کەسە دەرکەویدن مرۆڤ نەچێت دوێت گەل هەمی کەسە دەبێت ئەن بەحسی ژیانە خۆ بوو بکاتن نوکە ئەڤە مثلا من چ دوێت ئەس دەبێژمە چ دوێت دەبێشتە من چ بۆش چ خراپ بەس هەندێک هاوڵەتە مرۆڤ نەچێت دەفەمی هەواڵە پاویدن نەچێت گەل هەمیۆ دەرکەویت برۆ مرۆڤی 100 هەواڵە بن بەس هەگو بۆش نەبن ئەن هەگو باری مروی بێنێت بەس مرۆڤیە کەبیت بەدە لە هەر سەدا تۆ وا دەڵێ واسا کەس تاقی کوردۆتەوە پێویست بە هاوکاری بێ داوی هاوکاریت لێ کردی بێ هاوکاری توی نەکردی بێ یان هاوکاری تۆی کردی بێ خود هاي واسو معبوله هاي بس ایک شوانا من تاقی کری اوه بیه در کفتی باشترین حواله من و یه تنجی من تاقی کری بومم جه نینه والله بسیار کجا خود برای بررس نسبت حوالینیه هندک حوالت هین بونمونه جورا و جورن یعنی ما هنده حوالت هین وقت مصلحت هنده حوال جیت هین جبرین مروی باشترن سردم نوکه گنجت وگاوه از سحت کمه تاست چونکه از لوانه از سیبری نوکم چونکه بونمونه از مالت 84 37 من وقت خوی دیتی نوتونه و 2000 و نوتو 8 و نوکه از بینم از احساس کدبم گوبر حوالینی خوشترش بوش نوکه چونکه برای حوالینی مثلا بونمونم رو دایی که هل بجریدن او حواله باش یعنی حتی برای مروی دی بابی مروی هندت بسیارش برای ند کنن داشت حواله خو کرد چونکه وکی برای مروی نوکه بالعکس یعنی نوکه تو دل دف حواله کرینی یعنی آخفناوی گلته یا وصا دی بیجی اوه برایته دی بابی بس بالعکس برو واجی 2022 دیدنا من گلکا جی خدانی نه حوال و برادرت باش نماینه یت هی نابجمته ما هندکی تنو که من ده برادرت هین یعنی لوانه برای من دی بابی اسب وی آخفنه نبجمی از بجم وان برادر وان حوالا سردم اینو که چند جیل یه برف خرابیه و چیتن بۆکاری خراببوونی ئەمە کەسەکان نییە کەسی باش بۆ خۆمان هەڵنی نابژێڕین با بتوانین من کێش و گرفتێکم هەیە خەمەکم هەیە دێمە لای برادەرەکەی خۆم باز دەکەم ئەو ڕووکەوان بەسەر هاتووە ڕێگە چارەسەر چییە یعنی زۆرجار برادەرەکان کێشەکانیان چارەسەر کردووە زۆرجار کە من باز لە کێشەیەک دەکەمەوە دەچی کێشەکەی لە لای کەسانی دیکەش باز دەکەم برای برس نسبت وب سیاره وقتی انسان بوچید بجنه على علم
کلمه که عربیه انسان اگر بشتم قطابخانه او دوی علمی او قطابخانه نشوی کسی داد او کسی برانبریوی که حوالوی چونگی اگر وی سردمی دیتنا من هر انسانه که علم جی سریدا بیتن یعنی او علمي ويندنا دلالته ويندنا دته کو مثلا بونمونه حواله تا بسیاره که شبکت تو و بسیاره نهینی دل خدا آرام که یعنی دوباره نکه دید من هر شتکی نو که چید بیت الا دی بیت دوباره کردن سردم نو که 2022 دا او جیل دیو جیلی خراب تره مدفتن مثلا بونمونه از بجم از تکلیات کم تو حواله که من درسوزی شولک نهینی یا تایبت مندید بجنه تایبت مندیش موگره ده کسی انسانی وگره ده اگر هاتو من او بوتا گود دوباره کردن و هاتا و معنوه او کس یعنی تأثیر مشید کرد و حیاتا مد کرد و اونده تیشی مشکلا و آرشا کرد از هیوی دارم گنج نوکه هر انسانک بخو حواله که باش پل بجریتن نکو 2 3 حواله که باش یه دلسوس یه پیرو بو قطابخانه که نمونهی شتی توش دیبا باشی دیبا بیت انسانی اگر بره وانا دانا شولکا باش بره دا قطابخانه بزانه او کرجی دی وکی و قطابخانه وکی او سید درس وانه دتوی او جوانه شوی حواله خوارگری نهینی توی حوالی دی برزنه که تو به بهر نکد بس دیدنا من ویشه نوکه ام سردمی از ایدی انشم خوب و بره خو آخفنک بشم آخفنک ایلا دی دوباره هتا و جلویوی هر کسی که زورت هین بس و دیف پیوستی اوی کسی که گل گنجیتن که چوه باشه اون یه خرابه هەڵبژاردننی برادەرەکان هەواڵەکان لەسەر چ پێوەرێکەمان لەسەر چ ئەساسەکەت هەڵبژار خودی از دو روزا کمی سال دیده بجم دو روزا استا ببینم دزانم که تو کسی که باش یان خرابه جای دیفتت میده که تو کسی که باش بی از چیم خونه زی کتاب کم و تو بیا برادر من یعنی تشتاکی عادیه باش ئەو برادرانە کە هەتا تاقیت کردوتەوە پێویستت بە هاوکاریە پێویستت بە شتێکە کە پێمی بدە پێ ئەوارد پێ بله ولا فشتت هاي المواكر ام برادر که بینم هاری کاریو اکو دونه کین او نه برادره طبعا من برادر گله که تاین من جربوندین و که خونه در کفتین ام خوبن و من یتاینت باجی یعنی چه بونو تا گوتن باش هذا قلت بس تنها كاتيه برجوانديه يعني او كاتيه كبيوستي باوتومبيل ياخذ بيوستي ببارك ياخذ بيوستي بسفرك بلقطه تناو خودی عقل من حاشوشوی برادری نو بریتن اوه بس برجواندی خوب بیتن و بو پاره بیتن و مال دنیای بیت و بو فرق بیت یا بو سفرک بیتن اصلا بجمعی حوال سنگرینگا ننیو حوال ده هبه تشته هر گرنگ نوف حوالینی دا راستگویه جان خاصتا وی زمانی وی کودانی دا اگر توی راست نبی تو برجواندی هم دا نبی یا تو هاری کاری هم نکی او تنه حوال منی باشه دبینی زور زار بەسەرشمان بەسەر ئەووامان بەسەر هاتووە باس لە کێشەیەکی خۆمان دەکەین دەردە دڵی بۆ دەکەین هاوخەمیم خۆمان بۆ دەبڕین ئەو دەستی لای کەسێکی دیکە باز دەکات یعنی زۆر و کێش و گرفتەی زۆر لە نێو خودی او نوجنای حوال راستی مانو که از تو حوالیم بی تو راست و درست حوالیم بی از دی افن مال خوب بوده بجم از دی خوش شخصی بوده بجم نبیتن تو یعنی تو هکر راست و درست حوال بی نبیتن تو بو هر می کسا بیجی ام چوی بوی بیجی بوی ها بیجی بوی خوش شرین کی بوی ها بیجی او خودی مخابن تو نه حوالی او دی تکم درجی اون خو کسی و من هست خودی های تاردکی های عرب خودی های دیف مالی و دیف پاری و دیف جانیه و بس او نه حواله نه برادره خود دفتر جیبید بکدره اكيد حواله باش همي قوي هاي حواله خراب جي هر دمي هاي او حواله باش دي بمروي بتعملو بهطاطه دي تقال مروي بت حواله خراب جي اگر رجا كنا نصيت تو دو رجانا نصيت اسبوعك هاي وقت نصيت تو دوي جينا خو داري خيت باش تو هەواڵەکان ئەیکە هەڵت بژارد و هەواڵەکانی چۆن خدي اكيد هريكش مات قناغ جيانا خدا قالك جوري حواله تابو نويت هندك تقال مونو هندك تهلن حوال ما يتهل بجورتين حطانو كجيت قال مدامي حوال جي من الناصي چت بيتم بودامكي كي من هلو تكليوي نكريفه باش هۆکاری جێهێشتن و یاخود هۆکاری ئەوە چییە کە تۆ لەگەڵی مایتەوە چ شتێکە وا لە برادەری دەکا کە
متمانەیان لە لای یەکتر دروست نەبێت و واز لە برادەراتی یەکتری بینێن و هەواڵی یەکتری بێنن. خدای و هەواڵت گەلمن مای ئەو هەمی دەمایت گەلمە بی خۆشی و ناخۆشیەدا هەردەمی هەری کار بوویت گەلمەدا چ دەمێ ئەسپێت ویوی بیمە چێت بیتن سعاتێکی دڵدەف منی حەزە بیت ئەگەر چەندی دیر بیتن تەلەفۆنێکی بۆ بکەم دەرکەوین ناخۆشیت گەلمە چارە سەرکەتن هەردەمیت گەلمەدا هەواڵی خراپژی ئەوە مدەکیت گەلمەوی دەبیتن وێجە کات چ مەسلحەتەوەی کاپچە هەیە شولەکە بمە هەیە مەسەلەن پارەت وێتن خوشیت وێتن هەواڵێن و کێ هەی بەف دیف سەوەری و دیف پارەی بە ئەو مدەکی دەمرفت نیاسی و دەتی کەلەوی هەلیت ئەڤ هەواڵی خراپە هەر لەسەر برادەرەکانی کەخرە باسی دەکەی دەڵێن زۆر جار برادر وال لێ دەکات تووشی کێشەت دەکات تووشی کێشە و گرت دەبی کە خۆت هەرچەندە هیچ کێشەیەکرد نەبووە بەڵام لەگەڵ ئەو شی کێشە و گرت ئەکیت هەواڵی خراپ بەرە مرۆڤی دەتە کێشە ڕاستی دە مرۆڤ دیف چیتن ئەتەڤجات کەفتە مشکیلە و دیمۆیکە دە نەخۆش بیتن ئەڤ هەواڵی خراپ ئەف ئەنجامەژی دەردکەویتن تا چەند گرنگە ڕازگۆیی لە پەیوەندیەکانماندا هەبێ بە تایبەت لە نێوە برادەرانەی کە وەکو دەڵێن گیان بە گیانی خودێ ڕۆزگویی ئێکش خاڵێت سەرەکیات هەواڵی نییەدا ئەگەر ڕۆزگویی نابیتن ئەو ناڤڵی نییە ڕاستی هەر شولێکێدا هەر کارێکیدا ڕۆزگویی هەبیتن ئەس دێ سڕێت خۆ نهێنیت خۆ بۆ هەواڵی خۆ بێژم ئەگەر ئەو بۆ هەواڵە من دە هەمی تشتی خۆ بۆ بێژم ئەگەر هەواڵە من ئەو سڕاو شکرۆکردن یعنیەوە نەحەواڵی نییە بەڵێ ئەو برادێکی کە تو باسی دەکەی کە کەسێکی باشە و متمانەت پێ هەیە لێرەوە چی پێ دەڵێ ناوی بینەوە خدای من دو هەواڵ یەتوەسەیەت هەین یەکش وە کاک عیمادە یەکژی فازڵ ئەف هەردووکە ڕاستی ئەس دەخوازە سەرکەفتنێ بووەتکەم و نمونێت هەواڵەتوان زێدە بن دەفمە هەمیە هەواڵی باش ماوە خودێ نەماوانوکە بۆ خودێ خڕنوکە بیا مەسلحات ئەڤڵ هەتا هەبیی مەسلحات ئەلگەلتە باش بۆ خۆت چەند کەسێکت هەڵنەبژاردووە کا بڵێن کەس ئەمانە هەواڵی باشن ئەمانە هەواڵی خراپن ینی هەڵبژاردننی هەواڵەکان چۆن هەڵبژار ئەساس وڵە هەواڵ هەیە 100 هەیە و هەواڵی بۆش منایی و یە خراپژی منایی من یەت ناسین کە کی هەیە باش کی هەی خراپ هەندێک هەواڵێت هەین گەلێک گەل مرۆڤیت باش یەت هەین خراپ گەل مرۆڤی هەر ئێک نەوعەکە یە هەیە مەسلحەتە یە هەیە باش چییە بەس ئەس خۆت بێژن نوکە هەواڵێت باش نەمۆینە کێم چۆن تاقیت کردوەوە چۆن ئەمە هەڵدە بشەری کە من کەسێکی باشم یاخود کەسێکی خراپم گەر تۆ هەواڵینی منت کردی بێ خودت تاقیکردن و دیارە ئەمە تو وەختی هەواڵ گەلتە دەبێت و بچیت و دەزانی کە تاقیکردن کە چاوەیە منەوەیە و من گەلێک هەواڵ ناسین گەلمەدا بوون و پشت مرۆڤی ڕۆ بەحسی مرۆڤیت کەن مەسلحەتال گەل مرۆڤی ینی تشت و سۆیەت هەین ڕێدۆین دەفن کەسێکی نزیکی خۆت هەیە یان زۆرن ئەوانی کە نزیکن یعنی و بتوێ هەموو باسی نهێنیەکانی خۆت کێشەیەکی خۆت باسیش ئەوی خۆتی بۆ بکەیت کە چۆن چارەسەری بکەن ڕێگە چار وڵە مەبخۆ هەیە بەلێ منێ هەی ئەس هەمی تشێت خۆ بوت بێژم و گەلێکێ بۆم بۆشە و هەواڵ ئەس دۆنمەکی برێ خۆ تاقیت کردوتەوە ئەرێوەڵە گەلێک پێویستت بە هاوکاری بێ پێویستە بە شوێنێکی بێ وەرە لە هەمی گەڵە یلگەل مدە هەمی گەڵە هەواڵێکێ وەفۆیە چەند گرنگە هەمووی هەواڵەکانی دیکە بۆ شێوازە متمانەیان لێ هەبێ ڕازگۆ بن لەگەڵ یەکتر لە هەواڵینی والله ئەو بخۆ گەلک ڕازگوێل من ینی ئەس چه بێژمێ ئەو نابژین ینی نوکە بێژمێ وەرە بچینە فلان عادی دێت ئەمە کیش عادێ من بێت ئەوتێت یە ڕازگوێل گەل من گەلک ینی چه بێژمێ نابژین ئەرێ ئادەمەوەندەکە کە باسی دەکەی کە هەواڵی وان نزیکەن دەتوانین ناوی بینێ بەڵێ ناوی بینێک ناوی بەهزات سمایل ئاغا سپیان بکرد پێ دەڵێ سڵاوێت من بوویانە و گەلک مرۆڤێکی بۆشە بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوەیگی بیستی بوون ئەمە ڕاو بۆ چوونی گەنجانی نەحەیە خەسرۆک بوو لە سەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قبول بکەن
بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.